سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتوینەتە بازاڕی ئاژەڵان لە شاری هەولێر لەگەڵ هاتنی جەژنی قوربان وەک دەزانرێ خێرخوازێکی زۆر موسڵمانێکی زۆر قوربانی دەکا خێر دەکا ڕوولە و بازاڕە دەکەن هەر یەکە بە پێی ئیمکاناتی خۆی دەیەوێت خێرێک بۆ کەسوکار و بۆ ماڵ و منداڵی بکە بابزانین لەم بازاڕەدا نرخی ئاژەڵ یا گۆشت بە چ شێوەیەکە ئەو ئاژەڵانەی کە پێشتر لە دەرەوە دەهاتە کوردستان ئایا هاتنی بەردەوامە و بەنسبەت ئاژەڵی خۆمانە کە زۆر جار کاسبکارەکان قەسابەکان دەیانگوت ئەم ئاژەڵانەی خۆمان کە ینی خواردنێکی باشیان بۆ ئامادە دەکەین بازاریان نییە لەبەر ئەوەی ینی ئاژەڵێکی زۆر لە دەرەوە دێتە کوردستان بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەن. لەم شوێنەدا قەپانێک دانراوە جارێک چەند سەر حیوانێک لێرەدا قەپان دەکرێت دواتر دەڕوات ئەم کاکی قەسابە ماندوو نەبی بەخێر بێن سەر چاوم زۆر سپاس پێم بڵێ ئێستاوەوە قەپان دەکرێتنەوە ئەوە سووریا ئەوە لۆ مە نابی لۆ قوربانی ئەوە لۆ بەغدایە دەڕوە ئێستا دەستە بەغداد ئەوە یەکسەر لۆ بەغدایە بار دەکرێت ئەوە ئەوەی ئەو شەی ئەوانە لۆ بەغدایە بەس دەڕوە ڕێگا هەیە ڕێگا لۆ لۆری بارگەر هەرگر هەیە هەیە لۆ ڕێگای بار هەرگر هەیە باشە ئێستا بەنسبەت ئەوانەی کە ئەوە لە سووریاوە دێ ئەوە لە سووریا ئەوە سووریا لە سووریاوە دێ کەوایە هەر حیوانێک کە لە سووریاوە دێ لە هەولێرەوە دەچێتە لە هەولێرەوە دەچی لۆ شارەکان لۆ شارەکان لە هەولێرەوە یعنی ئەو جمو جۆڵە بازرگانی هەیە بەرێ بەردەوامە بەردەوامە بەرێ هەیە باشە چەندی فەرق کردی هەر چیلۆیەک ینی حیوان گران بووە ئەرزان بووە لۆ قوربانی بەعام لۆ قوربانی گران نەبوو لۆ قوربانی و غەیری قوربانی لو قوربانی گران نەبووە سعر خودش چەند سارەیە بالضبط ئەوە لە خواردنیش لە چەند سارێ خواردنیش بەرام بکە سەتا ئەفتای ناکە سەتاسی کردیتی ناکە لەگە پار سەتاسی یعنی ئێستا خەڵک ئەو عالەمە خەرکەکی زۆر ئەیوانەشی زۆری کردیان لە مێژە لە ئەو ڕۆژێ ئەو چار ڕۆژەی هەمووی لە منی دەمێنێتەوە زەرەرش زۆری پێدەکەوی خاستەگە گرەتینەکەش ڕاژیژینێت یعنی خەرکەکە هەردەستەوە یعنی ترستان لەوە هەیە ترسمان لەوە هەیە گرەتینە ڕاژیرێتن یعنی ئەنگۆ داوا لە ئیدارەی پارێزگای هەولێر و بەرسان دەکەن کەرەتی نەبی لە نەبیتن لەبا ئەو قوربانی خەرک ئەیوانەکەی کڕیە دەبی قەساب لەبۆی بباتەوە هەولێرە لەبۆ لە مارە لەبۆی بکوشتەوە یا لە قەسابخانەی لەبۆی بکوشتەوە ئەگە گرەتینەکە بیستەیتە نەبیتن ئیشتەکەیان لەسەر ناڕوە ئێستا من جێویست بوومە دەڵێن بۆ قوربانی حیوان گران بووە تقریبا بەرەگرانتر بووە بەس هێشتا خەرکش وا ناتی سبەی دوزبەی بە دەرەکەی ڕۆژ یەکەم و دووەم سێم یعنی ئەگەر ئێستا گرانبیتەوە خۆ دەکەن گرانتر بووە چیلۆ 500 دیار 1000 دیار گرانتر بووە باشە تۆ بەس پێم بڵێ لەبەر چ گران دەبی حیوان لە بەرازیل چوزانم لە تورکیا لە سووریا لە هەر شوێنێک دەڵێ حیوان دێتە کوردستان بۆ گران دەبی کاکە بەرەوە نا لە تورکیانەیە بە لە سووریا دێ لە ئیرانیش بڕک دێت بڕێ بەس ئەوە قوربانیە خەرک زۆر دێتن ڕوودە بازارەکەیکە مەجبورە گرانتر یان کەوای داخوازی زۆرە فەرقی هەیە خۆمان دەکرێت سووری ناکرد ئەو خەرکەی بزانێتن بە سووری بۆ ئیندە سووری ناکرد خۆمان دەکرد یعنی ئێستا فەرقی نێوان سووری و خۆمانە زۆرە ئەدیکو ئێستا خەرک 3 مانگ 4 مانگ حیوان قوربانی دادەبەستی لۆ ئەو ڕۆژە ئەو ڕۆ دەی دە بازارە دەیفرۆشی بۆ چاوتان لەو بازارە ئەو بازارە چۆن فرتوفێر دەکرێت لەوەی کابراات سووری بە خۆمانە بفرۆشی ناکەی دەزانی بەوەی بەفم بەکارە نزانی ئێستا ئەتو دێ نازانی ئەتو نازانی ئەمن نازانم دەزانم لەوانەیە فێڵێک لەم ئەم دەزانم دەکرێت هەیە دەکە ئەو فێڵانە زۆرە ها دەکرێت کەوایان بۆ دەڵێن داختەبێ ئەمە حەقی برێن یەک دقە کاکە سەتا هەفتاش نازانی سووری چیە سەتا هەفتای نازانیت نازانی نازانی سووری چنەوەکە سەتا هەفتا ئەوی ئەهلی مەیدانی دەزانی بەسەیت کە نازانی باشە سووری و خۆمانە چلۆی چەندی فەرق هیچی فەرق نییە وەکو یەک بۆ چیەکە ساری بەڵام من ئێستا حیوانم بینی لە سووری هاتوو دەچۆ بەغدا ئەی بۆی خۆمانە ناستە بەغدا ئی خۆمان دەستە بەغدا بەس هەمی زۆری سوورە کرد لۆ بەغدای لە جملەی شتێک هەرزانترە بەس لۆ قوربانی فەرقی نییە باشە کام گۆشت خۆشترە کام گۆشت والله گۆشت خۆمان نەمی خۆشتە ئێرانەکە باشی خۆشمان باشە باشە نهێنی خۆمانە چێلۆ ئیمە خۆشترە ئیمە ئێوان ئەم پرۆکای دەدەنێ زیقنەی دەوازین دەدەن ئەنواع ئەوەی دەدەنێ جیقنەی داوازی سووری جیقنەی داوازی زیقنەی دەوازین دەدەنێ پرۆکای دەدەنێت ئیمە شتە نادەنێ بە زۆری سافی دەدەنێ کەوایە هەر کەسێ ئەگەر بێ گۆشتە چی باش بکڕی ئی خۆمان خۆمانە باش ئەگەر ناوانی تر کەس ئەوان کە سفرە ئاسی قسە ڕاستەمەوە خۆمانەکە ئێوە هەمی پرۆتینە هەمی پرۆتینە تەماشا ئەیوانی سووریکە
لا توابي همي بمقصي للسيق براهم ويهنديك سيبشت ما حيواني بخير بقى سيبشت بابيرم باب ما منيش والله نازم كاريون حقوها لي بعات مراينا بحمود زيقنا بروتين زخنا فروت انا شافير كرديا العاي مش فير بينا المشفر مو بوكيدك ولا شو درمانيا شو درمانيا لا عاده كم لا اي باشا اقرب زخنا وبروتينا هذه غوشت باردني خرابني يقدقة لولي ناقر أو يعني لا عدودي عايزوا مرة هم عاصي بيت أخواري لولي ناقرين بيت أخواري لكن دري عاد إيه صار له هم ناقري علي بده هم سيطرة كان بعض لكن كان هاتيه يخوماني أو يبواري سلسلة ثانية لا حاجة عمران لا عاد مرة لما تقيس سيدة لناقر لا قضاء سوريا متى هوليدي لا هوليدي مستاهل لا ممنوع بلا من سوريا ممنوعنا باشا او بتريان حيوانانا بين بازارك باش دبي بازارك زتها نوتنو باز دبي سەرەڕایە ئەوەی کە لەو مەیدانەدا ئاژەڵێکی زۆر لە دەرەوەی وڵات دێتە هەولێر لە هەولێرەوە بەسەر شار و باژێڕەکاندا بەش دەکرێت دەچێتە جنوب لەگەڵ ئەوەشدا لە هەندێک شوێن یعنی کاری گۆشت فرۆشیش دەکرێت قەسابی دەکرێت وەکو دەبینن لێرە حیوان سەر دەبڕێتەوە ئەم برادەرە قەسابە تۆ قەسابی وانە ڕۆژێ چەند حیوانی سەر دەبڕێت بەخوای دیار نییە ڕۆژێ چەند حیوانی سەر دەبڕێت دیار نییە حسب ڕۆژانەیە ینی جاری وایە حیوانێک جاری وایە دە حیوان جاری وایە چلۆی بە چەندە لێرە چلۆی بە چەندە بەخوای حسب بازارەکان لێرە هەرزانترە یان گرانترە بەخوای پێی بازارە دادەبەزی هەردەستی ئێستا بە چەندە ئەوڕۆ بە چەند ئێستاکە جیسێک بە 5,000 چلۆی بە 5,000 بەێ جیسکێک بتەوێت بکڕی چلۆی بە 5,000 بەێ چلو بە 5,000 گرانترین نرخ چەند بووە پێشتر گرانترین نرخ پێشتر چلو 6,000 هەفتە باشە تۆ لێرە گۆشت دەکڕیان لە ناوەڵام دەقەسا بەجەرب حیوانی دێنمە لە مەخمور ڕادێنمە ئێرە لە مەخمور دەینی بۆ فرۆشتن بەرێ چ جۆرە حیوانێک دەین کاوڕ دێنم بزنی دێنم خۆمانە ئی خۆمانە ئێستا گران بوو یان هەرزان بووە بەخوای ئێستا گرانە گران بووە بەس لە بۆ ژێژنەی لەوانەیە بەران دەڕۆ بە پێنجی بە 5,500 چەند گران بووە کە دەڵی گران بووە چیلوی هزار یاتە سەرێ 500 یاتە سەرێ گرانتر بووە ئاوەندە یاتە سەرێ باشە ئێستا بازارەکە باشە قوربانی بەس کاوڕ وەڵا شکایە کاوڕ پێش ئێستا بە شەشی بوو بەس دەبە ئەوەی لە سووریا هاتیە کاوڕ هەرزان بووە دایە تو گۆشتت کڕی أنا والله له بە چەند کڕی چیلۆی ولا گۆشت تصارني هەموو جارە لێرە دەکڕیان تعالوا له خيري ما كمان دعمي كربو هذا له خيري چەند چیلۆت کڕیە ولا فنزا فين 55 چیلۆت کڕیە لە بۆ خێرت کڕیە أنا والله باشە ئەتو بە هەندێک جار دەبینی پاک و خاوێن نییە طبیعیە بەلای تۆ ئێرە شوێنی سەربڕی نەخێر وڵی ئەگەر بکرێت لە قسابخانەی سەربڕێ باشترە و خاوێنترە و تەندروستی ترە بەڵێ تەندروستی ترە بەڵێ باشە ئەو حیوانێک کە ئێستاوە دەبینی سەر بڕایە چۆن دڵنیابینەوە مردار نەبووە بەیانی بە شێوەیەکی جوان سەر بڕایە بەخدا زەوە دەگەڕێت و سەر شخصەکەی کە دەیکڕێ ئێستا من ئامادە نیمە ئەوەی بکڕم ئەگەر بەر چاوی خۆم سەر نەبڕێ نایکڕم بەڕاستی چاودێری تەندروستی هەیە لێرە بەخدا من نازم ئەو ڕوبێتیاتی مێ چاودێری تەندروستی هەیە دکتۆرشی نه هیچ لێ هیچ لێ نییە کەسی لێ نییە ناوەڵە کەسی لێ نیە ماندوو نەبی ئەوەی تۆیە باشە ئەو حیوانانە بە چەند ئێستا بزنگرانە یان مەڕ والله مر بتشارو نية بە 4.5 یعنی چلۆی بە 4.5 4,500 ئەی بزن والله بزن ده بينزي هي یعنی بزن گرانترە لە مەڕی هذه بزن زعير وفي فرق يدق مري وش تمر انا اخر باشە تۆ وەکو قەسابە پێم بڵێ ئێستا خەڵکێک دەیەوێت قوربانی بکە ئێستا حیوانەکە بکڕیان جەژن والله اخواني بكاس زاني هند جاران جيجني هرزانه بي هند جاران جيجني قرانه بي التوقعات شي بو نعم بازار توقع بازار هي صفر صفرة حار صفر هذه لو جرام بو لا بس صفر يا هذه كم جرام بو دلن شلوي زرارك زرار زور زرارك زرار بزرار كوب بدنا معرف والله تقريبا صفر بزن سعر راستا هو بازار صفر بي نا ولا بازار عيبينية بازار عيبينية عيبينية والله يعني اواني كذا لي صفر هر لخويا انا باز دكا هذيك وبنا 10 خصيكا زياد شو دري خدای لقدر او بی بازاری زور باشه زور باشا هری ولا لقد باشه يعني باشا صحيبيني باشا ولا من جيبي زبو ما خلقك زور حيواني كريه ججن دباتو حيوان بحسابي تازة استهروا فروشة والله ببيع حساب أنا بخوي اما دلي او بازارك امر دري بازار صفر اما دلي امرو
حیوان بەبێ حیساب فرۆشرا ئەوە هەیە بازاری باشە لۆی باشە هەیە خراپە ئەرێ خراپ باشە ڕاستێکە چییە بەنسبەتەمە وەلای چ عیبی نەبوو عیبی نەبوو ئەرێ وەلای زۆر باش باشە پێم بڵێ ئێستا خەڵکێک بێوێ قوربانی بکە ئێستا حیوان بکڕێ باشتریان لە جەژن بە خوددا هەندێکجا ئێستا بکری باشرا هەندێکجا بری ئاخیر ڕۆژ بکری هەرزان خەڵکێکی زۆر لێرە کەسابەتی دەکات خەڵکێک هەیە باب و باپیرانی قەساب وە بەردەوام کاری ئاژەڵی دەکات کڕین و فرۆشتن دەکات لێرە ناودارن هەندێک خەڵکی کەژ وەکو ئەم برادەرە گەنجە تازە تۆتە ناو بازارەکە کڕین و فرۆشتن دەکات ئەمەش بە هەمان شێوەرگەنجە بەڵام ئیشیان جیاوازە با پێت بڵێ ئەوەی تۆیە و باشە ئەوە سەریان کۆ باسارت کووە وڵا بەساڵە برێم مەڕە بزنە و جوانەگەیە و باشە تو ئێستا لێت بزر نابی ڕەنگت کردووە ڕەنگ کردووە سبقمان نەداوە باشە پێم بڵێ تۆ ئیشی بەرق دەکەی یان مانگاوشتی وایە ئیشی من جوانەگایە جوانەگایە بازاری چۆن وڵی بازاری گۆشتی زبرە ئێستا قوربانیە قسەک باشە بازار ئەگەر ناوەچی بکە سفرە بۆ سفرا بۆ ئێستا باشە لەبەر ئەوەی سفرە بە ئاژەڵی بیانی زۆر داخلی یاریمی کوردستان دەبی ئاژەڵی قەڵەو چەند جارێک داوامە لە وەزیری کرد ئەویش هەول بوو داخلی نەکا بەڵام بەیست کەس ڕناوەست دەڵێن کاکە گران دەبێت گران نابێت چلۆی گۆشت لەگاتە 20,000 فەقیر ناتوانانی بخۆ من کیلۆم بە 7,500 نا لە سەرمە ئێستا وەر ئێستا لە ناو ئەوشەی بە 5,000 بدەمە تو یعنی گۆشتی خۆمانە حیوانی خۆمان دابەستی ئێک بە 7,500 لەسەرە بە 7,500 هەتا 8,000 لە سەرمە لەسەرتا ئەی چەندی دەکەی دەیبەمەوە کردنیچە بازار نییە مارێ خو دەیبەم کرێ سارە لێ دەدەم بە خۆم پێوە مادی دەم هەموو ڕۆژی 300,000 دەبێم خۆم بشم هەشت مانگ نۆ مانگ لە دیاری دەبم پارەی ناکە باشە بۆ دەبی حیوانی بێگانە پارێکی خۆمان پارە لەبەر ئەوەی ئیوان هەرزانترا چەندیان فەرقە وەڵا چیلۆی چەند برێن بە چلۆ زیاتر بە پارێ ئەخە چەند 1,000 2,000 ئەو مادی نەبووە پێوە مادی بازار ئێمە شکاندە ڕاستی شکاندیتی بازارێ حیوانی خۆمانی شکاندیە شکاندیتی کاکە ئەو جوانەگای بەرازیلی لە دەرێ دێ ئەوە بێدرێن هندی بەس بەرنەبەرای بەرازیلی دەڕاتن ئەلێرانە ئەمە جۆرجی بەخێو دەکەین لێرە دێتن جۆتی 300 کیلۆیە 250 کیلۆیە دەبی 11 مانکە تا 10 مانجی بەخێوکەین جۆتی تقریبا ملیۆنە و 200,000 ناری دەخوا ئەمە دەی بەخێویکەین ئەو ئایا بە ڕزالەتە بە مردێتی بە هەرچی بەخێوی دەکەین دەینی لێرە ڕادەگری قەساب دێتەوە شا دەکاتن لە بۆی ئیسفادە چکم دەکات 100,000 ناری پێ دەکڕێت ئەمە 11 مانگ بەخێو دەکەین 100,000 نەوە نامێنێت تو ئێستا تو لەگەڵ هاتنیان لەگەر لەگەوەی نیمە بێتن کاکە با جۆرجی بێ باش ئەنگۆ ئەگەر ینی با من لێرە حاڵی بم ئەگەر ئەنگۆ کاسبن نێرکوانە ئاژەڵی خۆمانە بەخێو دەکەن هاتنی زەرەر بێ باشە چۆن دەکرێت وەزارەتی کشت و کاڵ حکوومەت چاوپۆشی هەموو ئینجازەیە هەموو واستەیە خزمەت بکەم کاکامەرە ئێستا کە با جۆرجی ڕۆژێ 10,000 سەربابێ ئەرمەنی با 10,000 سەربابێ تورکی با 10,000 سەربابێ بە سەرعی نەک دابەستی کاکە ماری مەوێراکاتن دابەستی خراپی چییە دابەستی خراپی چییە دەزانی ئیسفادەکە لۆ چێ دابەستەکە لۆ تازیرەکەیە چار کەسە ئیش ینی بەڵگەتێ بەڵگە کوونیە کاکە شەریکەی ئەوەیە چار شەریکەنە ئەوانە ئەویشەی دەکەن ڕزقی 11,000 کەسی دەخوا لەو مەدانێ 10,000 کەسی دەخوا کاچی من لۆ ڕاستەکەی بە هەموو ڕاستەکەی برێنەکە ئەمە تعامل هەموو مسئولاتە چی دەکەم بەس دەڵێن گۆش گران دەبی گۆش چێ گران دەبی چێ گران دەبی وەرە جوانەکە دێ بە سوێک ناری جوانەکە خۆمانە 11 مانگ لێرە بەخێو کرای بە سوێک ناری دەکا 5,000 دینار ناکا 5,000 دەکا 4,800 دینار ئێستا ئێمە هاتووینەتە بازارێکی دیکەی جوانەگاکە لێرەدا جوانەگای یەکجار زۆر وڵاتان لێرەدا دەبینرێ بازارێکی تایبەتە خەڵکێکی زۆر بۆ جەشنی قوربانی دەکات ئەم جوانەگایانەی چێن دەرەیە کاریجا دەرەوە بەرێ باشە خۆمان باشە این دەرەوە ناڵی خۆمان ئیدەرەوە بە گۆشت دووتر دێتە گۆشتی وەزنی زیاتر دەکات وەزنی زیاترە ینی کەوایە کەسێک بوێ خێر بکە قوربانی بکەوەی دەکڕێت تەبعاً بە گۆشتەکە دەکرین نەک کوردەکە گۆشتی ناگری درەنگ گۆشتی دەگری لۆ قەسابی لۆمەچی باشە فەرقەکەت چییە بەڕای تۆ وەکو قەسابێک بۆ کوردیەکە زەحمەت گۆشت دەگری ئەوان زووتر خەڵەوە وڵای هەموو تەجروبە کرا ئەوان دوو قات زیاتر گۆشت دەگری دوو قات زیاتر لەبەرچی خۆراکەکەی جیاوازە پرۆتینەکەی جنسەکە جنسەکە جوازە جنسەکەی باشە ئێستا بازار چۆنە وڵای خۆش نییە
یعنی چۆن خۆش نییە زۆرە زۆر حیوان زۆر دێ تاجرەکان زۆر دەنین هەندێکەکەی دێنن بازار باشە تۆ پێش نیازێکت هەیە بۆەوەی بازارەکە باشوی وەڵی خەرک پارێک کەمە پارەی کەمە باشە بازارەکە خراپە بازارەکە یان هەر لەبەرەوەی چاونەفەز لینەدا لە بازارەکە ناوەڵە بازارەکە باش نییە بەخۆشی زیاتر بازارەکە باش نییە ئیناوڕە باش نییە بۆ چەند فرۆشتووە ئەوڕۆ چار دانە چەند قازانس کردووە دیارنیە تا خلاص نەبێت هەتا خلاص نەبێت ئەوڕۆ چار جوانەگات فرۆشتووە دەرەی بازار نییە ئەخە نییە بازار بەو جێژنەیە هەقوە بوو 20 قل بفرۆشێ بەس لە باو هەندیایی لە باو دی دەرێدێ ئیمەی ئەوەی نییە کەوایە بازار هەیە بەس هندیەکە لە ئێوەی تێکدا لە بەروێ خۆ گۆشتەکەشی باش نیە گۆشتکە زۆر بێت تاما کامیان ئێوەی لە دەرێ ئالچی دەرێ باش ئەوە دەرێەوە جۆرجیە چ فەرقی هەیە جۆزە لێرە 6 مانگ دەمانگ لێرە بەخێوکرا ینی خۆراکی کوردستان فەرقی هەیە ینی نان و ئاوی ئێمە ئالیکی ئێمە فەرقی هەیە لەگەڵ تامی زۆر فەرق دەکات گۆشتەکەی چ دەڵێنە خەڵک ئێوە چ دەڵێنە خەڵک وەڵە داوامانەوە حیوانی دەرێ نێتنەوە دابەستیان نێتن ئێمە هەموو زەرێر دەکەین کەسێک بێوە شت بکڕێ کەسێک بێت جوانەگایەک بکرێت چ جوانەگایەک بکڕێ باشە وڵا کوردی کوردی باشترە کوردیەکە باشە چلۆی بە چەندە کوردی وڵا کاکە بەسوی عفتەیە بەسوی هەشتێمە ئەمن عش هەدی ئەو جوانەگایانە چان ئەوانە ئەجنەبی ئەلدەبی کاکە هندیەکە کاکە ناخۆ گۆشتی ترشە ترشە فەرقی هەیە ئەوە فەرقی ئەوانەی لە دەرەوە دێن بێ باشتریان نییە خەڵک نازە هەندێک دەڵێ بابێ هەندێک دەڵێ بانی ئێگاکەەوە تا بەلجیشیە تەماشکە ئەوە بەلجی لە خارج هاتێ لە ئەوە ئێستاوە جۆرجیە باشە بازاری ئێمە سێ پارێزگامان هەیە ئەم حیوانە دێ چۆن تەحملی ئەو بازاری گەنی دەفتە گرانی ئەو لە منۆگرن گرانی دەبی ینی حکوومەت باشە ڕێگا دەدات هەندێک دەڵێن نەخێوانیە بابگەنی جوانەکە کەس بە پنجات ناژنێت گرانی دەبی ئەگەر ڕێگا بچیرێ تەبان بەس هندیەکە بازاری مەکوشتێ هندی هندی ئێوە دەڵێ کاکە نێ گران دەبی ئەوە دەڵێ نێ گران جۆرجی 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 عالم هەموو قسابەکان جۆرجەکەی ڕدەگرێت خۆمانە نییە کاکە خۆمانە نیوەڵە خۆمانە کەمە بەشی پێداویستی ناش پێداش خۆمان ناکەناوە بەشێکی زۆر لە دکتۆرەکانی بەیتەری دەڵێن بێگومان لە نێوان ئاژەڵی خۆمانە و ئاژەڵی بێگانە ئاژەڵی خۆمانە باشترە دڵنیایی دەدەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر کەسێک دەیەوێت گۆشتێکی تەندروست گۆشتێکی خاوێن بکرێت ئەوە دەبێت پشت بە ئاژەڵی خۆمانە ببەستێت بە پێچەوانەوە وەکو دکتۆرەکان باسییان لێوە دەکرد ینی ئاژەڵی بێگانە سەرڕای ئەوەی کە نازاندرێ خۆراک و علیکەکەی چییە ئەو ڕێگایە دوورەی کە دەگاتە کوردستان تووشی کۆمەڵێک نەخۆشی دەبێت و ئەو کاتیش لە ڕێی دەرمانەوە ئەو ئاژەڵانە جارێکی دیکە چاک دەکرێنەوە واتە لە هەردوو ڕوودا بە هەر شێوەیەک هەر کەسێک بێوێ گۆشتێکی تەندروست بخوا پێویستە ئاژەڵی خۆمانە بکڕێ و گۆشتی خۆمانە بخوە. تۆ قەسابی؟ بەێ چەند ساڵە قەسابی؟ وەڵام من 25 ساڵە قەساب لەو مەدانیمە کەواتە تو بە بەردەوام سەری ئاژەڵ بەردەوام سەری ئاژەڵی دەبڕم بچوو گەورە جوانە 700 کیلۆ تەنەک باشە پێم بڵێ گۆشتەکان چ فەرقی هەیە؟ گۆشتەکان گۆشتی بەرازیلی هەیە هندی هەیە خۆمانە هەیە جۆرجی هەیە کامیان باشە؟ وڵی خۆمان لە هەمووی باشترە لە هەمووی باشترە لە هەمووی باشتر کەوایە سەر ئێشە نەکەین بڵێن ئەوە جۆرجیە و بەرازیلیەوە جۆرجی بەرازیل هەر کەسێک دەیەوێت گۆشتێکی تەندروست بخوا خۆمانەیە خۆمانێ بەێ ئەوە حیوانە لێرەدا هاوردە دەکرێت لە زیان دێت تێرخواانە بە لاوازی لێرە بەخێو دەکرێت ئەگەر بەخێو بگیرێکوانە قەرەو دەبی ئەو دەبتە خۆمان باشە کاچی قەساب لەم جەژنی قوربانە گۆشت زۆرە خەڵکی خێرات دەکا گۆشتی دێتە ماڵ دڵی خۆش دەبێت بەس پێم بڵێ من لە ماڵەوە دانیشتوم گۆشتێک دێتە ماڵم دەڵێن خێرە چۆن بزانم ئەوە خۆمانەیە ئەوە بێگانێ بەخوا گۆشتەکە دیار نییە گۆشتەکە کەسنا ئەمە دەزانین ئێستا ئەمە گۆشت ببین دەزانین گۆشتەکە ئی ئەوەی سپیپاترە فەمبەیە گۆشتی بەرازیلی ئەوتیان گۆشتی بێگانە سپیپاتە بڕک بەس گۆشتی کە سۆرە لە سۆریان ڕژ بووە ئالیکەکەیان فەرقی بەر ینی ئالیکی خۆمانە باشترە ئالیکی خۆمانە باشترێت زۆڕەشی دەدەنێ گەنمی دەدەینێ ئەوان نەوع ئالی کەچکت دەنێ ئەوان هەموو وێنجە و
بۆ شتانە بە خێویان دانەوێ قەڵەو گەرمەشامی و شتانێت باشە بۆ فێڵ دەکرێت ئێستاوە چۆن بزانانی خۆمانەیەوە حیوانی خۆمانە سووری فەرقیە چۆن بەس پێم بڵێ کابرای کردنەوەی دەکری قەسابەکە بزانین فەرقیە گۆشتەکەی فەرقیە حیوانێک لە سووریا دێ گۆشتەکەی فەوری بفرۆشی فەرقیە بەس لێرە بینێت تۆ تامی دەگۆڕ باشە ئێستا تامی دەگۆڕێ خۆ ئەمە دەزانین خۆمانە باشترە بەس ئەمە دونگەکەی فەرقی هەیە چی قەسابەکە دەزانێت حیوانەکە ئەمە بادکێت بگەین حیوانەکە بزانین ئێستا ئەو خۆمانەیە ئەو خۆمانەیە ئەو خۆمانەیە ئەو بزە خۆمانەیە ئەو مەڕانە عینە تەمەشا ئەوان تەمەشا هەموو قیلۆ قوربانیە و خۆمان باشە تۆ پێم بڵێ باشە یعنی چ گرنتی هەیە کەسێک حیوانێکی لە دەرەوە دەینی بەی خۆمانە نەفرۆشی قەسابەکەی وجدانەکەی قەسابەکە دەزانین خۆمانیان سووریا فەرقیە سووری خۆمانە هەزار نەچوبێ فەرقی کەوایە دەبێ ئێمە بزانین لە چێ دەکڕی ئەگەر کەسەکە نەناسی داوانەیە فێڵ لێ لە بازاڕی ئاژەڵان کە بە هەزاران کەس لێرە کاسبی تێدا دەکات تاوکو ئێستا ینی چاودێرێکی حکوومەتمان لەم بازارە نەدید نە لە ڤێتەرنەری نە لە تیمی تەندروستی لە پێویست ناکە ناوبێنن بە هیچ شێوەیە کەسمان نەبینی لایەنی حکومی ئەمە ژینگەکەیت کاک دلێر ئەگەر وێنەکانی بکێشێ ینی دیمەنی یەکجار ناشرین پیس لە ڕووی تەندروستیەوە شوێنەکە نەگونجاوە شەقام پڕ زڵکاو جۆگەلەیەکی پیس ینی کەلەشی ئاژەڵ لە نێو ئەو بازارەدا بە ئاشکرا فرێدراوە ینی شوێنەکە گونجاونیە بۆ کەسابەتی ڕاستە بازاری ئاژەڵان ناکرێ وەکو شوێنێکی دیکە پاک و خاوێن بێت بەڵام پاک و خاوێنی لێرە بە هیچ شێوەیەک نابیندرێت هیچ چاودێریەک نییە بۆیە بەشی زۆری کاسبکاران دەڵێن تکایە وەزیری کوشت و کاڵ وەزیری شارەوانی بەرپرسان ئەوانەی لایەنی پەیوەندیدارن تکایە چاوێک بەو بازارەدا بخشێنەوە و تا ڕادەیەک پاک و خاوێنی بپارێزن و وا بکەن ینی کاسبکاران پاک و خاوێنی پابند بن و ناچار بکرن پابند. کاک شێرزاد بەشێک لە کاسبکارانی خۆمان دەڵێن ئێمە ئاژەڵی خۆمانە بەخێو دەکەین ئەمە جێژنە قوربانیە خەریکە زەرەر دەکەین لەبەر ئەوەی ئاژەڵێکی زۆری بیانی دێتە کوردستان نازانین لە چەندین وڵاتەوە دێ ئاژەڵی خۆمانە باشترە کەچی قازانجەکە بۆ خەڵکی بێگانە دێت ڕاستەکە پێشەکی ساوڕێزین و جەنابتان زۆر بەخێر بێن ئەو ئاژەڵی خۆمان زۆر باشترە خۆمانە بەڵام دێش یعنی بەڵێم ئاژەڵی خۆمان بتانێ بەش دەکاتن ئەوە زەحمەتە یعنی بۆیە ینی دەرەوە دێتن بەڵام دەکەن پێداویستەکە پێداویستەکە پڕ ناکاتەوەی خۆمانە بۆیە لە دەرەوە دێتن باشە سەبارەت بە خزمەت گوزاریەکان سەبارەت بە چاودێری نرخ ئێمە تەمەشا دەکەینە لایەنی حکومی وەکو کاسبکارەکان باسییان لێوە دەکەت غایبە دەڵێ ئەو بازارە کەسی لێ نییە چۆن ئەمە لەبەرچی یانی لە چڕوەکەوە کاکە کامەرە یانی ئێستا لە ڕووی تەندروستیەوە کەلەشی حیوان دەبینی لەو لای کەوتووە پیسێتێکی یەکجار زۆر خۆی ئەوە دەگرێتەوە سەرەوەی ئەمە لەگەر شارەوانی شەش ئەوان دێن هەفتەیە 2003 خاوێن دەکەنەوە بە بەردەوامی هەم ڕێگای کەی سەرەکی ناو مەیدانی و ڕێگای سەرەکی کە دێن ئەو کەلەشانێکە فڕێ دەدرێن و هەروەها ناو مەیدانیش خاوێن دەکەنەوە لە زبل و خاش و لە لاشەی ئاژەڵی مردوو خاوێن دەکرێتەوە بە بەردەوامیش پێتان وایە هەفتەی 2003 باش ناکاتن بۆیە داوا دەکەن کە زیاتریش بیتن یعنی زیاتر بیتن و ئەویتن بەڵام ئێمە زۆرمان پێ ڕاگەیاندونە بە هەمویانمان گۆتیە پێویستە کاکە هەر کەسێک ئەو کەلەشەیکە حیوان بری فڕێنەدەنە پێشخانەکانیان و زۆر جار خۆم لەناو مەیدان متابعەم کردینە پێشخانەکانی سەردانم کردینە پێمان گوتینە کاکە پێویست ناکەین گۆ لێ فرێدەن زۆرجار بانکمان کردینەوە تعودیشمان لێوەرگرتنە بەڵێ نامەمان لێوەگرتینە کە پابند نابن وەکو پێویست بەڵام ئێمە متابعەمان مستەمرە متابعەمان مستەمرە باشە سەبارەت بە نرخەکان ینی هەندێک جار دەڵێن خۆشت دەڵێ ئاژەڵی خۆمانە باشترە خەڵکێک نازانین دێ ئاژەڵی لەکڕی سووریەوە چاودێر هەیە لەسەر بازارەکە خۆیان دەرارەکان هەیە ئەوان دەزانن پێیان دەن کاکەوە پێیان دەڵێن هەر کەس ئێستا جەنابتان کە دێ حیوانێک یەکڕێتن پێی دەڵێ کاکەوە سووریا نایفرۆشتنەوەی لەبەر ئەوەی نرخی ئاژەڵی سووری هەرزانترە لە ئیخۆمانە بەڵام ئێستا مەسەن کاوەڕ نێر مەسەن بە 5,000 ی سووری بە 450 بە 4,5 ئەو سعرانە فەرقی هەیە
باشە ڕۆلی ئێوە چێ لەو بازارە ڕۆڵی ئێمە ئەوەیەوە فەرسیاتی ئەو ناومەدان هەڵدەگرین و تساوەڕەوە لەگەر هەوەی شارەوانی شێوەمان هەیە اتفاقمان هەیە کە خاوێن کردێتەوە هەروەها خۆڕۆی بەشمان لێ سەرپەرشتی و مەدان دەکەین دەڕووی ئاسایشمان هەیە لە ڕاهێبەرادن ئاسایش لێرە و هەروە پۆلیسمان لێرە هەیە لە بۆ کۆنتڕۆلی ناو مەدانێ هەر کێشەکە بیتن هەر سەرپێچەکە بتین ئەمە سەرپێچیەکان هەموو گاسمان کردن و باگمان کردن تەعهودمان لێ وەرگرتینە کە جارێ سەرپێچی نەکرد سەرپێچکردنی چییە بە سەربڕینی ئاژەڵ مەدان چکە قەدەغەیە سەر هەر بەڵام ئێستا هەبوو لەبەر ئەوەی ئێستا کە بەرەو جێژنەی قوربانە دەڕۆین و یعنی ئەو کۆنتڕۆل لەبەر ئەوەی بێ داوا لایەنی فەویندار دەکەم چەند جارێک داوامان کردووە هێزێکی بە قووەتمان لۆ بێتن شۆڕتەمان پۆلیسمان لۆ زیاد بکەن چونکە ئێستا کە پۆلیسەکان هەر لە توانانی ئەوەندەیە چونکە 2 پۆلیس هەیە لێرە 6 کرایتە 3 وەجبە ئەو ئاژەڵانەی کە تایبەتن بە قوربانی وەک کاسبکاران باسی لێوە دەکەن بۆ هەر چیلۆیەک 1000 دیناری هاتۆتە سەر واتە ئەگەر لە پێشودا بە 5 بێت ئێستا چیلۆیەک گۆشت بۆ قوربانی بۆتە 6000 دینار ئەوەی کە ینی جێگای پرسیارە کاسبکاران باسی لێوە دەکەن غایببوونی لایەنی حکوومەتە حکوومەت چاودێری لەسەر ئەو بازارە نییە گۆشتی خۆمانە ئاژەڵی خۆمانە کە یەکجار بە سوودە بۆ خەڵک یعنی بەد لەگەر تەواوی ئاژەڵەکانی دیکە یەکجار بە سوودە بەڵام هاتنی ئاژەڵێکی زۆری بیانی بۆ نێو هەرێمی کوردستان وای کردووە خەڵکێکی زۆر سەرڕای ئەوەی کە بەرەو جەژنە زەرەر بکەن چارەسەر ئەوەیە وەزارەتی کوشت و کاڵ کە دەبێت سەرپەرشتی ئەم لایەنە بکە و لە ڕووی تەندروستیەوەش شارەوانی و وەزارەتی تەندروستی بە یەکەوە ئیشێک بکەن وا بکەن کە ئەم بازارە گۆڕانکاری بەسەردابێ و خۆراکێک بدرێت بە خەڵک کە خۆراکێکی تەندروست و بەسوود بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت